خێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر لەسەر چاوم. ئێمە وەکو قاوەخانەی کەزێ ماوەی تقریباً لە 2014ەوە بیدایەتی 2014 دەستمان کرد بە ئیشی قاوە. ئەتوانم بڵێمەوە کاتە تۆزێک قورس بووە و ئیشە چکە بە ئێستاشەوە تۆزێک تازەین. شاری سلێمانی و بەعام کوردستان تۆزێک لە بواری قاوەیە تازەیە و بەهاناسوون و بەرەو پێشسوونی هەیە، بەڵام جارێک ستێپمان ماوە بگەینە ئاستێک کە خەڵک بە تەواوەتی ئاشنابێ بە قاوە، بەڵام لەخوا بەزیابێ لە چاو ئەوەی کە خەڵک زۆر ئاشنانیە بە قاوە توانیوێتی بە ڕادەیەکی باش ینی بیکەن بە بەدیل بۆ خواردنەوەکانی کە وەکو چاو وەکو بابەتەکانی تر. ئەوە مای دڵخۆشیە. مێژووی قاوەش ئەگەڕێتەوە بۆ کۆن، توانین بڵین بیدایەتی سەدەی 15 و کۆتایەکانی سەدەی 14 قاوە دۆزراوەتەوە و هەستیان پێ کردووە کە ئەم چۆن بڵێیت ئەم بەرووبوومە ڕۆکیە تەئسیراتێکی هەیە لەسەر جسمی مرۆڤ. بیدایەت لە وڵاتی ئەسیوبیا شوانێک ئەم بەرهەمەی دۆزیەوە بە ناوی کاڵتیەوە کاتێک هەستی کرد کە ئەو یعنی مەڕووماڵاتی کە هەیەی خەویان تێک چووە شەوان ناخەون چالاکن، هەستی بەم گۆڕانکاریانە کرد. کاتێک بە دوواداچوونی کرد سەیری کرد لە بەرووبوومی دارێک ئەخۆن کە ئەویش داری قاوە بوو. دوای ئەوە وردە وردە پەرەی پێدرا و گەشتە ئاستی برژاندن و لە سەدەی 15ەمە لە وڵاتی یەمەن بیدایەت دەستکرا بە چاندن و بەرهەمێنانی قاوە تا دوایی لە سەدەی 16 بڵاو بووە بۆ وڵاتانی ئەفریقا و عەرەبستان. دواتر لە سەدەی 7 بە تەواوەتی لە ئەوروپا بڵاو بووە و ئێستاش قاوە یەکێکە لە خواردنەوە هەرە گرنگەکانی ڕۆژانەی هەر تاکێکی هەر کۆمەلگایەک. ئەو قاوانەی کە ئێستا لە کوردستانە هەیە عادەتەن زۆربەی ئەو قاوانەیە کە بۆنە لە دەرەوەش هەیە، بۆ نمونە ئێسپرێسۆیە، بۆنە لاتەیە، کاپچینۆی، ئەمانە کە لەگەڵ شیرا تێکەڵ ئەکرێن یا ئەمریکانۆیە. بەڵام ئەوەی کە لە شەرقل ئەوسەتا جیای کردبێتەوە بە ینی لەگەڵ وڵاتانی کە ئاجای کردبێتەوە قاوەی تورکیا، قاوەی عەرەبیە، بەتایبەتی لە وڵاتی تورکیا و کوردستانیش قاوەی قەزوان، ینی بەردەوام لە تازەگەریایە شتی تازەتر ئەدۆزرێتەوە، شتی خۆشتر، چونکە قاوە ڕۆژ بە ڕۆژ لە گۆڕانکاری و تازەگەریایە. بیدایەت بۆ جۆری برژاندنی قاوەکە فەرقی هەبووە لەگەڵ ئێستا ئەو کەرەسانی کە پێیان برژاندووە، تەنانەت کەرەسەی دروستکردنەکەشی ساڵ بە ساڵ بەرەو پێش ئەچێت و ئاسانکاری زیاتری بۆ بکرێت. ڕەتفعلی خەڵک لە کوردستان مای دڵخۆشیە کە ساڵ بە ساڵ ینی هەست بەو گۆڕانکاریاکەی کە خەڵک چۆن بڵێ بەرەو ڕووی قاوەیەن. یعنی ناساندنی قاوە لێرە تۆزە شتێکی ئەوە ناڵێم قورسە، بەڵام ئاسانیش نییە، چونکە ئێمە بەعام شەرقل ئەوسەت و بە تایبەتی عێراق و کوردستان چاوەکو خواردنەوەیەکی گرنگ دانراوە و هەر لە مێژی شەوا بووە. بەڵام لەناو عەرەبی عێراقا ئێستا قاوە زۆر باو، ینی ئەوە شتێکی تازەژ نییە بۆ عەرەبی عێراق، چکە لە دێر زەمانەوە لە پرسەکانەوە لە داوەتە عەشایەرەکانەوە عەشیرەتەکان هەر قاوە خۆر بوون. بەڵام لە کوردستان شتێکی تازەیە و بەڵام مای دڵخۆشیە کە خەڵک وردە وردە بەرەو ڕووی قاوە ئاچێت. قاوەی قەزوانیش لەناو خەڵکە چونکە مۆرچێکی کوردەواری پێوەیە مەرغوبترە، خەڵک حەزی لە قاوەی قەزوانەکەی. بەڵام ئەگەر بیتە سەر ئەو قاوانی کە کافاینیان بەرزە و ئەو قاوانی کە ینی تاڵن، ئێسپرێسۆ و قاوەی عەرەبی و قاوەی تورکی، خەڵک ینی
زیاتر حەزی بەوانە هەیە. وەرزی سەرما لەگەڵ وەرزێکی بۆ نەوەکو هاوین فەرقی هەیە بۆ پێشوازی خەڵک لە قاوە و قاوەخۆر یعنی خۆی هەر بە تەبعی ئینسان وایە لە گەرمایە شتی فێنک ئەخوات و لە سەرماشە شتی گەرمکەرەوە ئەخوات، بەڵام لە زستانە ڕاستە قاوە خواردن لە ناو خەڵکا زیاتر ئەبێت، بەڵام تۆ لە هاوینیشا کۆمەڵک بەدیلێ هەیە بۆ ئەوەی کە کافاین یەکبەی بە جسمن لە بەدیلی قاوەکەی کە تۆ لە زستانای خۆی بۆ نمونە سۆرنۆ هەیە وەکو ئایس کۆفی، وەکو ئایس ئەمریکانۆ، وەکو فرێدۆ، وەکو فراپێ، کۆمەڵک تایپ هەیە کە تۆ توانی بیکەی بە بەدیل بۆ قاوە گەرمەکان کە لە زستانای خۆی. وەکو دەنگی قاوەکان لە عالەما زۆر ینی وڵاتەیە کە بتوانێت قاوە بەرهەم بێنێت، بە تایبەتی وڵاتانی کە لە ئەمریکای لاتینن یا لە ئەفریقان، ئەوان بەرهەمهێنەرێکی سەرەکی قاون بۆ هەموو عالم، بە تایبەتی وڵاتی کۆلۆمبیا، وڵاتی بەرازیل، وڵاتی ئەسیوبیاکەیەتە بەشی ئەفریقاوە، وڵاتێک ینی زۆرن ئەو وڵاتانەی کە ئێستا قاوە بەرهەمەهێنن و لە هەر وڵاتێکیش نوعەتی باش و نوعەتی باشتر هەیە. یعنی تۆ ناتوانانی مشەخەسیکەی بڵێ ئەو وڵاتە باشترین نوعی قاوە هەیە، چکە لە هەموو وڵاتێک نوعی باش و باشتر هەیە. هەر وڵاتێکیش بەپی کەش و هەوا و ژینگەی خۆی جۆری قاوەکەی جیا ئەکرێتەوە لە قاوەی احتیادی. قاوەش خۆی بە تەبیعەتی خۆی کۆمەڵێک تایپی هەیە، ینی ڕۆبوستامان هەیە، عەرەبیکامان هەیە، لیبریکامان هەیە، ئۆرگانیکمان هەیە، ئەمانە جیا ئەکرێتەوە ئەبرژێنرێت و یا بە تێکەڵکراوی ئەدرێت بە خەڵک یا ئەوەیە بەجیا ئەدرێت بە خەڵک. ئێستا لە ئەوروپا ینی بۆ منە کە کەسێک حەزی بە قاوە بێت ئەزانێت کە حەزی لەوەی عەرەبیکای زیاتر بێت، دەزانێت حەزی لەوەیە 100% 100% ئەمە عەرەبیکا بێت قاوەکەی بیخوات. فەرقەکات لەو ڕۆ، بەڵام هێشتا ئێمە لەو ڕۆ تۆزێک ماڵمانە بگەینەوە ئاستا. وەڵاهی قاوە خواردن خۆی هەر بە تەبیعەت بەیانیان خۆشترە، قاوە هەموو کاتێکە خوڕێت، بەڵام ئەو کافاینەی کە لە قاوایە دۆپامین لە جسمان کاراترەکات، یعنی وە ئەکات کە تۆ ئەو گەردەوریاکەرەوانەی جسمە زیاتر کارابن، لەبەر ئەوە ئەگەر لە ڕۆژا بخورێت و نەکەوێتە شەو باشترە، چکە نەو ئەنما تۆزێک دۆپامین خەوزڕاندنێکی پێوێت، کە دۆپامین چۆن بڵێیت هۆرمۆنی دڵخۆشیە لە جسمە، ئەو هۆرمۆنەش واکات کە تۆزە حەزی خەو کەمتر بێتەوە، لەبەرەوە ئەگەر بەیانیان بخورێتەوە باشترە هەتا دەم و عەسر، لە دوای عەسرەوە تۆزێک کێشە دروستەکە بۆ کاتی خەو. من وەکو حەزی خۆم حەزم لە قاوەی ئەسپرێسۆیە، یعنی ئێستا بۆ منە کاتی ئەسپرێسۆ هەبێت فەسڵی زستان بێت، بەهار بێت، بەڵام لە هاوینا زیاتر فرێدۆ ئەسپرێسۆ خۆم. فرێدۆ ئەسپرێسۆ دوو شۆت ئەسپرێسۆیە ئەی لە میکسەر و لەگەڵ سەهۆڵای خۆیت، یعنی خواردنەوەیکی ساردە، بەڵام ئەتوان بڵم کافاینێکی باشتری لەو تایە و فێنکەرەوەیەکیشە، بەڵام ئیتر حەسەب ڕەغبەتە، هەیە حەزی لێیە لە لاتێ بخوا، حەزی لە کاپچینۆ، حەزەکە بە شیرەوە بێت، حەزەکە شیریتیانە بێت. خۆی ئەم تایپانی کە دروست بوون حەسەب ڕەغبەتی خەڵکەکە دروست بووە، بۆ نمونە بیدایەت کە ئەسپرێسۆ دروست بووە، بە دوای ئەوە ئەمریکانۆ دروست بووە، لەبەرەوەی خەڵکێکە بۆ حەزی کردووە ڕوونتر بێ قاوەکەی، بە دوای ئەمریکانۆ بە شیر دروست بووە، بە دوایە لاتێ دروست بووە، کاپچینۆ دروست بووە، وردە ستێ بای ستێپ تا گەیشتووە بەو ژمارانەی کە ئێستا تۆی بینی لە بەرچاوتە چەندەها نوعی خواردنەوەی گەرممان هەیە کە کافاینیان تایە.